بە کوژی هەمزە ئاغا لە جێی قورئان بە باڵندەیەک سوێندی دەخوارد. گەلێک شۆڕژگێڕ و سەرکردە و باڵەوانی کورد لە مەیداندا داستانی جادووییان لە جەنگدا تۆمار کردووە، بەڵام لە گفتوگۆدا هەمیشە بەشتی زۆر سادە فریویان خواردووە و لەناو براون. یەکێک لەو چیرۆکانە چیرۆکی کوشتنەکەی هەمزە ئاغای مەنگوڕە. هەمزەی باپیر ئاغای دووەم سەرۆکهۆزی مەنگوڕ لە ماوەی ژیانیدا زۆر سەختی و چەرمەسەری دیوە. لە دەورانی عوسمانیدا لە ئیستەمبول بۆ ماوەی چەند ساڵێک زیندانی کراوە و لەلایەن دەسەڵاتدارانی ئێرانیشەوە لە ژێر هێرشی بەردەوامدا بووە. لە کاتی بەرپابوونی شۆڕشی شێخ عەبدوڵڵای نەهریدا یەکێک بووە لە پاڵەوانەکان کە لە قۆڵی موکریاندا کراوە بە فەرماندەی هێزە چەکدارەکان و لە سەرەتادا سەرکەوتنی گەورەی تۆمار کردووە، بەڵام پاش شکستی شۆڕش وەک زۆربەی سەرکردەکان کەوتووەتە پاشەکشەوە. لەو کاتەدا حەسەن عەلیخانی ناسرا و بە ئەمیر نیزامی گەروسی دەسەڵاتدارێکی ئێرانی بووە، پەیام بۆ هەمزە ئاغا دەنێرێت کە بێت و خۆی ڕادەست بکە و بەڵێنی دەداتێ بیپارێزێت. بۆ ئەوەش هەمزە ئاغا باوەڕی پێ دەکات. دەیان جار لە ناودار و دەستەکەیدا دەڵێن سوێند بەوەی لەسەر سنگم دامناوە، ئەگەر خۆی ڕادەست بکە هیچی لێ ناکەم و ژیانی دەپارێزم. لەبەرەوەی لەو کاتەدا دەستور وابوو قورئان لەسەر سنگ دابنرێت. هەمووان وا تێگەیشت بوون کە ئەوەی سوێندی پێدەخوارد قورئانە. ئەم بۆنەیەوە هەمزە ئاغا دەچێتە سنوورەکانی مەهاباد و خۆی ڕادەست دەکات. ئەمیر حەسەنیش لە ڕۆژی 1970دا هەمزە ئاغا دەکوژێت. دواتریش ئەمیر حەسەن باڵندەیەک لە ناوسنگیدا دەردەهێنێت وەک ئاماژە بەوە سوێندە درۆکەی. بەم جۆرە هەمزە ئاغا دەبێتە قوربانی سوێندێکی درۆ. ڕای تۆ چییە؟ ئایا دڵپاکی سەرکردەکانی مێژوو لە ئاست دوژمندا تا چەند بووەتە هۆی شکستەکانیان؟